ڕۆژی خۆشەویستی ئەگەر بمان هەوێ پێداچوونەوەیەکمان هەبێت سەبارەت بە مێژووی وەلەنتاین واتە ڕۆژی خۆشەویستی کە ئێستا جیهانی بووە دەگەڕینەوە سەردەمی دێرین. سڵاو کات باش هاوڕێ، ئەمن سمکۆ جەهانگیریم و ئێرەش ستودیۆی بلینگۆیە. لەگەڵم بە بۆ بیستنی بابەتێکی تایبەتی دیکە لە بلینگۆ. بەر لەوەی دەست پێ بکەین تکایە کاناڵەکەمان سابسکرایب بکە و زەنگوڵەکەش هەڵکە با لە بابەت و پۆستەکانی دواترمان ئاگادار بی. لە سەدەی سێهەمی زاینیدا لە ڕۆمی کۆن حاکمێک بوو بە ناوی کلادیۆسی دووهەم کە بیرروباوەڕێکی سەرسوڕهێنەری هەبوو. بۆ نمونە دەیگوت سەربازێک باش شەڕ دەکات کە سەڵت بێت چونکە بەرامبەر بەژن و منداڵ یا بنەماڵەیەک بەرپرسیار نییە. بۆیە پێکێنانی ژیانی هاوبەشی بۆ سەربازانی ڕۆم قەدەغە کرد. کلادیۆس بە ڕادەیەک بێبەزەی و حکومەکەی ئەوەندە زاکوم بوو کە هیچ کەسێک زاتی ئەوەی نەبوو یارمەتی سەربازان بدات بۆ ژنهێنان. بەڵام کەشەیەک بە ناوی وەلەنتاین خۆشەویستی سەربازانی ڕۆمی لەوان مارە دەکرد و سوورە گوڵی بە دیاری پێدەبەخشی. کلادیۆس ئەو هەواڵە دەزانێت و فەرمان دەدات بیخەنە بەندیخانەوە. وەلەنتاین لە بەندیخانە عاشقی کچی پاسەوانی بەندیخانە دەبێ و لە ئاکامدا کەشە بە تاوانی مارەکردنی دڵداران بە دڵێکی ئەویندارەوە لە ڕێکەوتی 14 فێوریە لە سێدارە دەدرێ. لەو کاتەوە وەلەنتاین هێمای ئەوین بووە و هەتاکو ئەمڕۆ ئەو ڕۆژە لە ڕێکەوتی 14 فێوریە جێژن دەگیرێ. زۆربەی مەسیحیەکانی ئاینی کاتۆلیک بە یادی کەشە وەلەنتاین بەناردنی گوڵ و کارتی پیرۆزبایی لە یادوارەی وەلەنتاین بەشدار دەبن. بە چاوێک بخشێنین بەسەر مێژووی خۆشەویستی لە کوردەواریدا. هەروەک دەزانین کۆمەلگای کوردەواری کۆمەلگایە کە زۆربەی جوانیەکان لە ناو سروشتەوە سەر هەڵدەدەن. واتە تاکی کورد بۆ خۆبژێوی و ژیان و هەموو جوڵە و دابوونەریتەکانی پاڵی داوەتە سروشت بۆ ڕێگەچارەیەک بۆ ژیان. جا هەروەک دەزانن خۆشەویستی و ئەوین کۆڵەکەی ژیان و بەردەوامی کۆمەلگایە و هیچ کەس ناتوانێت چاوپۆشی لەوە بکات. تاکی کوردیش لە ناو گەلانی دەوروبەر و جیهاندا بە گەلێکی دڵگەرم و ئەویندار ناسراوە. هەر بۆیە تاکی کورد پەنای بردۆتە بەر سروشت و دەستەوداوێنی سروشت بووە بۆ دۆزینەوەی ئامرازێک کە بتوانێت لەو ڕێگەیەوە خۆشەویستی خۆی پێدەڕبڕێت. بەو مەبەستەش چ شتێک باشتر لە سێو و میخەک. هەر بۆیە دەست دەکات بە نەخشاندنی سێو و میخەک بەیەکەوە. سێوی میخەگڕێژ بەو سێوە دەکوترێت کە بە میخەک دەڕازێتەوە. واتە هەموو جەستەی سێوەکە میخەکی لێ دەنێژرێت. سێوی میخەگڕێژ نەریتێکی کۆنی کوردیە لە ناو ئەوینداران و هاوسەرەکان. کاتێک ئەوینداران دەیان هەویست خۆشەویستی خۆیان بە یەکتر نیشان بدەن، سێوێکیان بە گوڵی میخەکی وشکرا و ڕووپۆش دەکرد و وەک هێمایەکی خۆشەویستی بە یەکتریان دەدا. یان کاتێک دوو هاوڕێ یان دوو دڵدار لێک دەتۆران، سێوی میخەگڕێژ بە مەبەستی ئاشکردنەوە بەکارهێنراوە. هەر بۆیە تاکی کورد ویستویەتی بە ناردنی سێوی میخەگڕێژ پێی بڵێت کە بۆن و بەرامی تۆ بۆ من هەروەک خۆی ماوەتەوە و خۆشەویستیک لە دەروونمە درێژخایەنە. لە کۆتایی سێوە میخەگڕێژەکەشدا جێگای دوو میخەکی بۆ دۆستەکەی بە خاڵی دەهێشتەوە بۆ پڕکردنەوەی ئەو سێوە کە دەبووە هۆی بەیەکەوە گرێدانەوەی دڵی دوو دڵدارەکە بە پڕکردنەوەی بۆشاییەکە بە میخەک. یەکێک لە تایبەتمەندیەکانی سێوی میخەگڕێژ ئەوەیە کە بۆن و بەرامێکی خۆشی هەیە. بەرامی خۆشیش کاریگەریەکی بەرچاوی لەسەر هەستی مرۆڤ هەیە و کاریگەرە لەسەر ئارامکردنەوەی مرۆڤ. تاکی کوردیش جوان پێی بۆ ڕاستیە بردووە و لەو ڕێگایەوە هەوڵی داوە کە کاریگەری خۆی لەسەر تاکی بەرامبەر هەبێت. تایبەتمەندێکی دیکەی ئەوەیە کاتێک سێو بە گوڵی میخەک ڕووپۆش دەکرێت تەمەنی بۆ زیاتر لە 100 ساڵ درێژ دەبێتەوە بۆیە وەک هێمایەک بۆ خۆشەویستی هەتاهەتایی بەکار هاتووە. دەتوانین بڵێین سێوی میخەگڕێژ هێمای ئەوین و ئاشتی و خۆشەویستی کوردەواریە. لەو دەرفەدەش کەڵک وەردەگرم و بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی ڕۆژی ڤەلەنتاین لە هەموو ئەویندارانی کوردستان دەکەم و ئەگەر بە یەک نەگەیشتون هیوایەتیم ئەوەیە بە زووترین کات ژیانی هاوبەشتان پێکەوە دەست پێ بکەن و ئەگەریش بە یەک گەیشتون هیوادارم کە ژیانتان پڕ بێت لە پێکەنین و خۆشی و شادی و بەختەوەری. ماندوو نەبی هاوڕێم، سپاس کە تا کۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێوەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵی ئێمە دەبینی تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە لایکمان بکە و بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆستت بۆ ئامادە بکەین.